دەگەڕێنە دەست دەکەین بە تەوەری دووەممان کە تەوەری دووەممان تەوەرێکی با بڵێن کولتوریە فێستیڤالێکی کولتوریە کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کا بێگومان هەروەکو پێشووتر دەستگای میدیایی کورسات بە بەردەوامی پاڵپشتی کولتورمانە و بە بەردەوامی پاڵپشتی ئەم فێستیڤالانەیە کە لە شاری سلێمانیدا دەکرێتەوە تاوەکو سیما جوانەکانی شار هەروەها بابەتە کولتوریەکان بابەتە هونەریەکان پیشانی هاوڵاتیان بداتەوە پیشانی جیهان بداتەوە کە لە پاڵ ئەو قەیرانانەشدا بەڵام ئەم شتە جوانانەش هێشتا هەرماون و هێشتا هەر بەردەوامی هەیە جا من بۆ بابەتە لە ستۆدیۆی کورسات نیوز میوانداری بەڕێسان محەممەد ڕێخەری فێستیڤاڵی مەولانامان کردووە کاکسان زۆر بەخێر بی ماندوومان کردی زۆر بەخێر کاکسان سەرەتا دەمەوێت باسێکی فێستیڤاڵی مەولانام بۆ بکەی بە شازێکی گشتی فێستیڤاڵی مەولانە بۆ سێمی ساڵەتی لەسەرێکەکرێت ئەم ساڵ توانیمانە جیاوازە بیکەین لە چاو ساڵەکانی ترمانە و بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات کە لێرە ئەمانە دووبارە سپاسیان کەینەوە بۆ ئەو هاوکاریکە لەگەڵ ئێمە کردویان و پاڵپشتێکی تاوی خۆیان بۆ ئێمە دابین کردوم. فستیڤاڵی مەولانە ئەم ساڵە 23 حەوت دەستی پێ کرد هەتاوەکو 30 بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام ڕۆژان لە کاتژمێر 6 ئێوارە و هەتاوەکو 12 شەو بەردەوامە. ئەم 8 ڕۆژە 8 کار و چالاکی و لایڤموزیکی جیاوازبانێن جگە لەو کار و چالاکانی کە بۆ مناڵ و هەموو چین و تۆشەکان ئەکرێت. بەڵێواتە ئەو کار و چالاکیانەی کە دەکرێت خوێندنەوەتان بۆ کردووە کە منداڵیش سەردانی ئەوەی دەکات چالاکیتان هەبێ بۆ منداڵەکان وایە هەروە ئەم وەکو خۆ داماژەت پێدا کۆمەڵی لایڤ میوزیک دەکرێت لە با بڵێن لە سەستەیجەکە لە پارکی ئەم مەولانە ئەو لایڤ میوزیکانە پێشووتر با بڵێن خوێندنەوەی بۆ کراوە کە چی دەکرێت چی بەڕێوە دەچێت و چ هونەرمەندێک دێتەوێ ئەو میوزیکەی خۆی یاخود و گۆرانی خۆی پێشکەش دەکات. ئەوی کێمە هەدەفمان بووە ئەم ساڵ و ساڵەکانی ترێش هەدەفی سەرەکیمان هاتنی عایلە بەڕێزەکانمان بۆ عایلە بەڕێزەکانش هەموو ڕۆژێک بە بەردەوامی کار و چالاکیمان بۆ مناڵەکانمان هەیە هەموو ڕۆژێک واتانە چەند ڕۆژێک لەڕووی ئەو گۆرانی بێژانەی کە هەڵبژێردان ئەو گۆرانی بێژانەی کە جمهورەکانی خوانیان دیارە و جمهورەکانیان ڕاکێشانی عایلە بەڕێزەکانمان و جێی باسەکە باسیکەن هاتن ژوورە بۆ فستیڤاڵی مەولانە بێ بەرامبرە ئەمەش کاراستانیترەکە بۆ هاوڵاتیانی خۆمە. زۆر باشە ئەو کەسانی کە سەردانی فێستیڤاڵەکە دەکەن یاخود با بڵێن تا چ نەتوانێت گەشتیاران ڕابکێشێک بۆ ناوشاری سلێمانی و بۆ فێستیڤاڵەکە. فستیڤاڵی مەولانە ئەتوانین بڵین جوڵێکی ئابووری زۆر جوانە بۆ شاری سلێمانی لەبەر ئەوەی کە تەنسیقاتمان هەبووە لەسەر گروپە گەشتیارەکانی خواروی عێراق بتوانین داخلیانکەین بۆ شاری سلێمانی و شاری سلێمانی شارێکی ڕۆشنبیریشین و پێویستی بەم کار و چالاکیانە هەیە بە بەردەوامی لەبەر ئەوانە هەموو شتێکمان بۆ جێبەجێ کردنە بۆ هاتنی گەشتیارەکانمان. لە یەکەم ڕۆژدا بینیمان وەکو دەبینری وەکو دیارە لەسەر شاشەی کورسات نیوزیش قەرەباڵخێکی زۆری پێوە دیارە ئەم هاوڵاتیانە سەرجەمیان بێگومان بە ئۆتۆمبیل و بە هاتوچەوە حساباتی تایبەتی کراوە بۆ ئەو شێوازە. ئێمە توانیمانە دوو گەراجی تایبەت کە فامیلی مۆڵی سلێمانی دابینیکەین بۆ فستیڤاڵەکە و جگە لەش گەراجێکی زیامان دابین کردو بۆ کارمەندەکانی ناو فستیڤاڵەکە بۆی نەکەونە ناو ئیزدیحامەکانەوە و جگە لەمە ئێمە توانیمانە فێنکەرەوەیان بۆ دابینکەین بە هەموو ستوونەکانەوە هەموو ستوونەکەی ناو پارکی مەولانە فێنکەری پێ بۆ هاوڵات لە ناو پارکەکە هەموو ستوونک فێنکەری خۆی پێوێ بۆ فێنکردنی جەوەکە. زۆر باشە ئەگەر ئاماری وەکو خۆ داماژەت پێدامە سێم فێستیڤاڵە بەڕێوە دەچێت ئەگەر ئاماری دو ساڵی ڕابردوو و فێستیڤاڵی ڕابردوو لەلا بێت ئایا ئەم ئاماری ئەم ساڵی خۆ ئامادەبوونی خەڵکان لە هاوڵاتیان لە یەکەم ڕۆژەوە بێگومان دەردەکەوێت کە چۆنە پێ دوایە کە ئاماری دو ساڵی ڕابردوو تێپەڕێنێت ئیشەڵات ئێمە ساڵی یەکەم کە فستیڤاڵی مەولانەمان وەکو ساڵی یەکەمی ئێمە 46,000 کەس هاتە بۆ ژوورۆ لە ماوەی 7 ڕۆژە ئەوە باشە و ساڵی دوم کە پارەکات بۆ ماوەی 8 ڕۆژ ئێمە 89,000 کەس هاتە بۆ ژوورۆ دوو قاتی کردەوە. ئێمە ئەم ساڵ ئەوەی کە ئاماژمانە سەر و 120,000 کەسە سەرداماکە بۆ ماوەی هەر 8 ڕۆژەکە. هەر ساڵی 40,000 زیاتر زۆر باشە. ئەو کۆشکانی کە لە ناو فێستیڤاڵی مەولانەیە داراون کۆشکەکان تایبەتن بەچی وەکو باسان لێوە کردو براندە تایبەتەکانە یاخود خواردنە تایبەتەکانە چ شتێکی تیا زیاتر کۆشکەکان لە چەند کۆشک پێک دێت؟ فستیڤاڵی مەولانە پێکێت لە سیاسە باشە زۆنی فودمان هەیە زۆنی میکس زۆنمان هەیە زۆنی بزنسمان هەیە زۆنی بزنس هەم بزنسەکانی شاری سلێمانی تێ هەم شارەکانی تری هەیەی کوردستان کە لەگەڵمانە بەشدار بوون و بۆ براندەکانی خۆمانە و شوێنی فودەکانیشمان هەیە کە هەموو زۆربەی ڕێستۆرانتەکانی شاری سلێمانی لەخوا بەزابێ لەگەڵمانە بەشدارن و میکە زۆنیشمان هەیە کە ئەمە بزنسە جیاوازەکان و شەریکاتەکانیش ئەتوان دووبارە لەم زۆنە داخڵ بوونەوە ئەمە جگە لە سۆنی ستێج کە چەند کۆشک و چەند کۆمپانیایەکی تر لەگەڵمانە بەشدارە لەوێ.
خواردنەکان چین لەوێنێ ئەو دواتریش دێمە سەر براند و ئەو بابەتەکان ئەو خواردانەی کە لێ بەشدارم بوونە خواردنە کورداواریەکانە باشە خواردنەوە شەرقی خەریبەکانیشمان بەتاین لەگەڵایە و ڕێستۆرانت و کافەکانیشمان لەگەڵە هەم بە خواردنی سارد هەم بە خواردنی گەرم بۆ کەشەکە ئەوانشمان لەگەڵە چەندین کۆمپانیا شتمانێکە لەگەڵە کەمانە زۆربیان شتەکان بە هەدیئێن یاخود بە فری ئێن وجێ دڵخۆشیە بۆ ئێمە کە زۆربەی کۆشەکانمان نرخیان لە شوێنی خۆیان هەرزانترە ئەمە جێکی دڵخۆشی بۆ ئێمە هەم بۆ گەشتیارەکانمان هەموو سەردانیکە گلەیە دەکرێت دەڵێ کە لەو شوێنانە نرخ زۆر جار زیاترە لێرە بەو شێوازنیە جیاوازی کراوەکارێکی زۆرمان کردەوە بۆ کۆشەکان بۆی بتوانن سعرێکی گونجاودانن لە چاو شوێنەکانی خۆن ینی دەیان کۆشمانێکە نرخی خۆی زۆر هەرزانترە لە شوێنەکەی ڕێستورانتەکەی خۆی شتێکی زۆر باشە بگومان گەشتاری زیاتریش ڕاکێشە و ئێمە چەندین خەڵات و کار و چالاکی جیاوازمانێک کە ڕۆژانە بەرنامەمان هەیە لە سەرسێش کە لەلایەن کەناڵی کورساتەوە جێبەجێکرێت بە بەردەوامی خەڵات و کار و چالاکی تیا بۆ مناڵەکان و هەم بۆ گەورە بە هەموو چوونی تۆشەکانیش زۆر باشە زۆنی ئەمە خواردنەکان بوو دوایەوە زۆنی کۆمپانیەکان زۆنی کۆمپانیەکانە چ کۆمپانیاک لە خۆ دەگرێت لێ هاوڵاتی توانێت سود لە چی ببینێ لێ ئەم کۆمپانیانە کە هاتوونەتە ناوە هەم کۆمپانیەکانی ناخۆی تەیە هەم کۆمپانیەکان نێودەوڵەتەکانیشی تەیە ئەم کۆمپانیانە بۆ نیشاندانی زیاتری خۆیان هاتوونە و زۆربیان ئەوجی دڵخۆشیە بۆ ئێمە سپاسیانەکەین لێرەوە کە زۆربەی شتەکانیان بە فری یاخود بە دیسکاونتێکی زۆر باشەوە یاوەتەوە بە خەڵک ئەمە ئەوەی بووی بەرکەوتنێکی زیاتری بێ بە مشتریەکانی خۆیان و خاوەن بزنسەکانەوە زۆر باشە زۆنەکەیکیان ئەو زۆنی فودیشمانێ زۆنی خواردمانێ ئەم زۆنە تایبەت کراوە بە خواردن ئەمە جیاواز لە مارکتینی خۆیان وەکو ئاماژەت پێدا کە شتەکانیش بە نرخێکی خوار خۆیان ئەدەنەوەی خواردخواانە فرۆشتن یاخۆش ئەگە نرخی خۆیان بێت بۆ ناتوان ئەو باسیۆشکەن بەڵام لەخوا بەزابێت نرخێکی سەرو خۆیانمانی یان نرخێکی زۆر گرانمانە کە هاوڵاتیانی شارەکەمان ناتوانن بەکاری بێنن و بیکڕن کاردانەوەی هاوڵاتیان بۆ ئەو گۆرانیانە یاخود بۆ ئەو شێوازی هەڵپەرچێ و هەڵپەڕینە کوردەواریانە چی بوو کە پێما بوو سیمایکی جوانی دابوو بە فێستیڤالەکە کە دەبێت کە لەو شێوازە هەڵپەرچێ لە سەستەیج نەمان بینیوە لە هۆڵەکانە نەمان بینیوە کە بەو شێوازە بەڕێوە بچێت تاوەکو هاوڵاتیان بە تامەزروێکی زۆرە سەیری بکەن ئێ بە کە دوێنێ زۆر دڵخۆشیکردن کە ئەو بەڕێزانی سەردانەکەین بە دڵخۆشی چوونە دەرەوە بەڕاستی ئەمە توانین زۆر بۆ ئێمە جێ دڵخۆشی بوو ئەو کار و چالاکەین کە لەسەر ستێجی شەکرێت ئەمی مۆرکی کوردەواری پێوە دیارە و نیشاندانی کولتوری خۆمانە دووبارە ئێمە دڵخۆشین کە توانیمانە شتێک بۆ ئەم شاری خۆمان بکەین و زیاتر بەرەو پێشی بەری شاری سلێمانی خۆ وەکو کار و چالاکی لە یەکونزەکانی توانیمان ئەو گۆرانی بێژانە دووبارە بێنەوە کە چەندین ساڵ هیچ کارێکیان نەکرد بێت لە شاری سلێمانی بۆ نۆکو دوێنێ فرۆزخان تقریبا چەندین ساڵ هیچ کار و چالاکیەکی نەکردووە بەرکەوتنێکی خۆش بوو لەگەڵ هاینەکانی خۆی جمهورەکانی خۆیە کە خۆم ئێستای بینیم یاخود بینیم پێم خۆش بوو کە چەند ساڵە دابڕاوە یاخود بۆ شێوازە بەر هاوڵاتیان نەکەوتێتەوە دێ هەینراوەتەوە سەرستەی جوو گۆرانیەکانی ئەداتەوە بە گوێی گوێگرەکانی و هەم هەروەها ئامادەبووانیشدا ئەم هەست ڕۆژش هەر بە بەرداوامی دووبارە کار و چالاکی جیاوازی تێ و هەر گۆرانی بێژیشی تەیە و ئینشەڵڵا ئەمڕۆژ کاک بۆکان هەورامیمان لە ئابێت وەکو لاوزیەکەمان ئەوانی کەو لێ ناپرسم بڵێم کێ یان ئاسایە بیڵیان نابێت وڵای بڵاومان کردێتەوە بەڵام کێشە نابێ وەکو خەڵکیش بازیاتر ئاگادار بێت کە ئینشەڵڵا ڕۆژی چوارشەمە کاک نەجمەدینی غوڵامیش لەگەڵمانە بەشدارە بێت زۆر باشە هونەرمەندەکانتانەوە کەسانەوەکو خۆت پێدێت کە تا ڕادەیەک لە سەستەیجەوە دەمێکە نابینێت هاوڵاتیان کاکبۆکان دیارە پێشووتر هەی بووە بەرکەوتنیە بۆ لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ گوێگرەکانە زۆر باشە هەنەجار لەم فێستیڤاڵادا لەم فێستیڤاڵانەدا بە شێوازێکی گشتی بە دیاری نەکەم چه فێستیڤالەکە قەرەباڵغێکی زۆر دەبینێت هەنەجار هەنێکە زیێت تووشی بێزاریەکە بێ ئەڵێ چیت قەرەباڵخیە گەرمایە بێزاری ناگەی بە شوێنێک ئاتا چەند حساباتێکی تایبەت کراوە بۆ ئەم ئەمەکو حساباتی کە بۆمان کردوونە گەراجەکانمان هەمیان بۆ کردوونەوە باشە وەکو دەرگای سەرەکی یەکگەیتی سەرەکیمانێکە هاوڵاتیان توانێت بێنە ژوورەوە باشە ئەم گەیتە ئەتوانین بەرفراوانێکی زۆری و لە ڕووی سکیوریتی و ئەمنیەتێک زۆر پارێزراوە بۆ هاوڵاتیان و بۆ کۆشەکانیش ئەمە بە هەماشەوە لە ڕووی پاکو خاوێنەکە باسکەین ئێمە ڕۆژانە بە بەردەوامی کارمەندی پاکەرەی لێوە هەم بۆ سەر ئەرزوو هەم سەرمێزەکان پاکردنەوەکانی هەمی لە ئەستوی خۆمانە لە ئەستوی کۆشەکان نییە پاکوخاوێنێکی زیاترمانیاتەوە بە شوێنەکە دوێنێ لە یەکەم ڕۆژیدا چەند کەس تقریبان وەکو ئامادەبوون لە ناو فێستیڤالەکەدا ئەوەی وەکو داتایەک ئەم دەقیلان داتایەکی ڕستیمان لە بەردەستانش هێشتا سێرمان نەکردوێتەوە بەڵام ئەتوانین لە حدودی 5 تا 6 هزار کەسێک ئامادە بووە جێگەکە ئەو شوێنەی
با بڵێن توانای جێبوونەوەی ئەو چەند هزار کەسی تێدایە زیاتریش ئەتوانێت جێگەوێت پار ڕۆژمان هەبووە زیاتر لە 9,000 کەس لە ڕۆژێکە ئامادە بووە هیچ کێشێکی نییە چونکە تۆ ئەڵی لە ماوەی هەر ڕۆژە چاوەڕێکەکەن بگاتە 120,000 حتمما لەو ژمارەش زیاتر طبعاً چکۆ یەکەم ڕۆژ ڕۆژەکان بێ ڕۆژانە تقریباً 10,000 کەس زیاتریش ئامادە بێ زیاتر بێ ئینشاءالله زۆر باشەوە باس لەو دەکەن کە یاخود لە پێشووترا باز لەو دەکرێت کە گەورەترین فێستیڤاڵی کولتوری و هونەریە بۆچی گەورەترینە ئەمە کە توانای نابرین گەورەترین لە ڕووی ژماری ئەو بڕاندانی کە لەگەڵمان هەبەشدار بوون باشە و لەبەر ئەوەی کە فستیڤاڵی مەولانە خەڵاتێکی نێودەوڵەتی هەیە کە لە وڵاتی ئیمارات وەرمانگرت پارمانگیدا ئەم خەڵاتەش جێی باسە کە گەڕانمانەوە بۆ شاری خۆمانەوەتا شاری سلێمانی لە پێشبڕکێی فستیڤاڵێکی کوالیتی و خێزانە یەکەمی بەدەستێ نابێ ئەمە جێی دڵخۆشیە بۆ ئێمە باشە پاڵپشتەکانی دەستگای میدیای کورسان لەوێت چۆن دەبیرێنەوە چۆنە و هاوکاریەکانی چۆنە یەکێ لەو جیاوازەکەم ساڵبینی ومانە جیاوازەکانی کەناڵی کورساتە کە زۆ سپاسیانەکەین هەر لە ڕووی ستەیجەوە لە ڕووی کار و چالاکیەکانە ئەو ستێجی کە ئەم ساڵ دانراوە ئەتوانین بڵین گەورەترین ستێجە کە تا ئێستا دانرابێت لە ناو فستیڤاڵێکە نەک لە ناو کۆنسێرتاشتی یەکتر باسکەینە لەبەری ئێمە ئەم ساڵ 4 لە شاشەمان داناوەتەوە باشە و بە قیاسێکی زۆر گەورە باتوانین بڵین بە 7 مەتر پانتایی ئێمە ستێژمان داناوە باشە و سپاسی دەستگای میدیای کورساتەکەین لە ڕووی هەموو بەرنامەکان ئەم چەند ڕۆژەی پێش فستیڤاڵ ناو فستیڤاڵەکەش بەڕاستی جێدەستیاندار و ئێمە زۆر سپاسیانەکەین هاوکارمان بە بەردەوامی لەوێ ئاری ڕاستەکەی وەڵا بەردەوام برادەکانی کیشی لێن زۆر سپاسیانەکە یعنی جێدەستی خۆیان دیارە یەکی لەو جیاوازەی کە ئەم ساڵ دروستی کردووە بەرەو پێشتری وتۆ ئەتوانین بڵێن لە بەشێکی زۆری بەهۆی دەستگای میدیای کورساتەوە بۆ زۆر باشە ئەو ستەیجەی کە دانراوە تەنها بۆ گۆرانیەکان و بۆ نمایشکردنی چالاکیەکان یاخود ئەو خواردنگە و ئەو کۆمپانیانەی کە لەوێش بەروبوومەکانیان نمایش دەکەن دەتوانن لەسەر ستەیجەکە چالاکی جیاوازی خۆیان هەبێ بە ناسادنی براندەکانیان ئێمە ئەو کار و چالاکیانی کە پێشکەشیەکەین سەعاتێکی لایڤ مۆزیکە ئەو 5 ساعتێت بە بەردەوامی کار و چالاکی لەسرە بۆ نەکار و چالاکی هەڵپاشێت یاخود کار و چالاکی بۆ ناڵ یاخود پرسیار و وەڵامی بەرنامەکانی تری کەناڵی کورسات ئەمانەشمان بە بەردەوامی ئەبێت وسەرڕێ ئەمە چەندین پێشبڕکێمان هەیە لە بینی کۆشەکان و ئەو بڕاندانی کە تیا بەشدار بوون چەندین خەڵات و کار و چالاکیمان هەیە کە ئەمە هەم لەلایەن کۆشکەکان و دابینەکرێت هەم لەلایەن سپۆنسەرەکانەوە کە بۆمان دابینکرەوە سپاسیانەکەین بۆ کار و چالاکی بۆ هاوڵاتانی کە لەوێن ئەتوانن هەدیەکانی خۆیان وەرگرن زۆر باشە دەمێ بزانام چی تریتیایە سەرنجڕاکێش بێسا بۆ منەوە سەرنجڕاکێش بوو کە هونەرمەندەکان کە بەو شێوازە بانکراونەتەوە دەبینێت چی تریتیایە سەرنجڕاکێش بێ منە کە هاوڵاتیەکەم دێمە ناو پارکی مەولاناوە تا چی سەرنجم ڕاکێشی چی وام لێکە کە هاتمەوە بڵێم ئەم فستیڤالە فستیڤالێکی سەرکەوتوو بوو بەڕاستی فستیڤالێکی جوان بوو بەڕاستی فستیڤالێکی گەورە بوو لە کوردستان وێرا بوو ئەتوان کە سێریکەین کە بەڕێز هەر کەسێک سەرداماکە لە ڕووی ڕێخستنەوە و جیاوازەکان ڕاستەخۆ ئەبینێت لە ڕووی هاتنە ژوورە و دانانی کۆشکەکانەوە ئەتوانێت ئەمە بینێت ئەوەی کە زۆر گرنگ کە سکیوریتێکی تەواو پارێزراوانەیە بۆ هاوڵاتیان و هیچ توندوتیژەیەکی تیان نابینێت ئەو کار و چالاکەین کە لەسەر ستێجیش ئەتوانین بڵێن بە تەواوەتی جیاوازن و لە چەندین شوێنی تریشان نەکراوە توانیمانە ئێمە جێبەجێکەین وەکو فێنکەرەکان کە دووبارە باسمان کردو عین لەم کەشە گەرمی ئێستاە فێنکەرەکان بەڕاستی جێ دڵخۆشی خەڵکە ئێمە داتایەکمان هەیە تقریبان هەر خێزانێ هەر کەسێ بە تقریبان 2 ساعاتێک لە ناو فستیڤاڵەکە ئەمێنێتەوە ئەمە توانی بیبەسینەوە بە هۆکاری فێنکەرەکان کە تۆزێک خەڵک بێزار نەبێت لە ناو شوێنەکەیە زۆر باشە ئەمە کۆتا پرسیارم ئەوە بێ ئێوە کۆمپانیەکان کە ئامادە بوون لێ ئێوە خۆتان پێشووتر چوونەتە لای کۆمپانیەکان چ کۆمپانیاک ئامادەیتیە بەشداری بکە یاخود هەر لە ڕێگەی ڕکلامێکەوە کردوتانەوە خۆیان هاتوون خۆیان تۆمار کردو یاخود نەخێر نوێنەرتان چۆ بۆ کۆمپانیەکان و بۆ خواردنگەکان تاوەکو بەشداری بکەن فستیڤاڵیمان لەبەر ئەو هۆکاری کە سێمی ساڵە ئێستا لەخوا بەزە تەنسیقاتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ خاوەن بزنس و کۆمپانیەکانە هەنێکیان شەریکاتی خۆمان قسەیان گەڵاکردن و کەسی خۆمان سەردانی کردن و بۆ گرێبەست و بۆ هەموو کار و چالاکیەکان کرد هەنێکی کەشیان خۆیان پەیوەندیان کردو و لە خزمەتیان نابووینە بەڵە کاک سەهان محەممەد ڕێخەری فستیڤاڵی مەولانە سوپاس کە ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ لەگەڵماندا بووی دووبارە زۆر سپاس مادوومان